جارێکی تر سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئەچمە لای تۆری دووەمی پرۆگرامەکەمان بەس لە یەکێک لە بەرهەمە نوێیەکانی دکتۆر خالید قادر ئیبراهیمەکەین کە کتێبێکی نوێیە یاخود ئەتوانین بڵین نامەی دکتۆرا تایبەتیەکەیەتی کە بەناونیشانی ئیستاتیکای خەیاڵ لە ڕۆمانەکانی غەزەلنووس و باخەکانی خەیاڵ هەروەها هەورەکانی دانیاڵ و داگیرکردنی تاریکی نووسەری گەورەی کورد بەختیار عەلیە. زۆر بەڕێزیان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن و قسە و باسی زیاتر دەربارەی کتێبەکە ئاکەم. دکتۆریان بەخێربێی. سپاس. بەخێربێی سەرچاو. لە گفتوگۆ و قسەکردنا بووین لەسەرەوەی کە کەسێکی ئاسایی کە بەرهەمێکی ئەدەبی خوێنێتەوە یان کە ڕۆمانێکە خوێنێتەوە چی زۆر سەرنجە یەکەم جار تەکنیکەکەی یاخود لایەنی فەنتازی و ئەو خەیاڵی کە تایەتی. بۆ خوێنەری ئاسایی ئەوانەی کە بە دوای فەنتازیا و یا استمتاع ئەوەی کە پێڵێن چێژی خوێندنەوە ئەوە ئاساییە بە دوای شتە ڕووکەشیەکان و یا فەنتازیا و بەرگ و تەکنیکە و بابەتانە، بەڵام لێ کۆڵەر بە دوای دەق ناوەڕۆکی دەق ئەو بابەتانی بەکارهێنراوە بە دوای شتێکە گەڕێک کە خۆی مەبەستێتی لە لێکۆڵینەکەیە لە بابەتەکە کە بە دوایە گەڕێ. بۆچی ئەم بابەتە یاخود ئەم ڕۆمانانەی نووسەری گەورەی کورد بەختیار عەلیت هەڵبژاردووە بۆ ئەوەی کە توێژینەوەی لەسەر بکەیت؟ پرسیارێکی زۆر جوانە. بێگومان بەختیار عەلی یەکێ لە نووسەرە گەورەکانی ئێمەی کوردە و قەڵەمێکی زۆر بە بڕشتە و خۆشتان زان لە چەند ساڵی ڕابردووە لە دەرەوەی وڵات یەکێک بۆ لەوانەی کە خەڵاتی باشترین ڕۆمان نووسی بڵین غەریبی لە دەرەوەی وڵات لە ئەڵمانیا و ئەوروپا بەدەستێناوە. ڕۆمانەکانی بەختیار عەلی بەلای منەوە ئەگەر تەماشای دەقەکانی کەی دەقەکانی ڕۆمانەکانی بەختیار عەلی دەقێکی کامڵن و ئەو بابەتانەی کە ئێمە بە دوایە گەڕین وەکو لێکۆڵەر لەو دەقانە ئەیبینیتەوە بەتایبەت ئەگەر سرنج بدەیتە عینوانی ناونیشانی بابەتەکە ئستاتیکای خەیاڵ، بەختیار عەلی یەکێکە لەو کەسانەی کە خاوەن خەیاڵێکی فراوان، خەیاڵێکی شار، خەیاڵێکی بڵێن شۆڕژگێڕی، خەیاڵێکی یعنی تێکەڵەیەکی گەورەی دنیابینی لە بەختیار عەلی بینی. بە تایبەتیش بۆچی دەستت خستۆتە سەر ئەم چەند ڕۆمانەی نووسەری گەورەی کورد بەختیار عەلی؟ ئەمش پرسیارێکیان زۆر جوانە. من کاتێک کە تەلەبەی دکتۆرا بووین بێگومان ئێمە کۆمەڵێک تەلەبە بووین، ناونیشانەکان دیاری کرا، ئەمە بە ناونیشانەکان خۆتانزانن لە دکتۆرا پرۆپۆزەڵ هەیە هەموو ڕۆمانەکانی بەختیار عەلی جێی سرنجن، بەڵام ئەوەی بۆ من گرنگ بوو غەزەلنووس وەکو دەستپێک لە سێ فترەی جیاواز، لە سێ زەمەنی جیاواز، لە سێ ماوەی جیاوازە نووسراونێتەوە بۆ ئەوی بزانم وەلیە کۆڵینەوەکەم جوان دەرچێ یا ئامانجی خۆی پێکێ، بۆیە لە سێ زەمەنی جیاوازە لە سێ ماوەی جیاواز مەڵبژاردووە. غەزەلنووس سەرەتای 2000ەکان و هەورەکانی دانیال 2014وانە ئەوەی ترانیش 20 داگیرکردنی تاریکی. بەڵێ هەموو ئەو کێشانە یان ئەو گرفتانەی کە دێتە بەردەمی نووسەرێک لە کاتی توێژینەوەیەکی لەم جۆرەیە چین؟ توێژینەوەی کورد زۆربەی کێشەکانمان ئەوەیە کەمی سەرچاوە بە تایبەت لەو بابەتانەی کە ئاوا تۆزێ وردن، ینی لە سەرچاوی کوردی مەبەستمە، ینی بە زمانی کوردی. بۆ من یەک کە زمانی عەرەبی باش زانم و هەندێک زمانی ئینگلیزی و هەندێکیش فارسی ئەو گرفتەم نەبوو، بەڵام بۆوان زۆربیان وابوو، بۆیە ئەبینی ئەو کتێبە زۆربەی سەرچاوەکانی عەرەبین و زمانەکانی ترن. دکتۆر بۆ توێژینەوەیەکی لەم جۆراوە بە تایبەتیش لە ناو بەرهەمەکانی نووسەری گەورەی کورد بەختیار عەلیدا پێویستە چەند جار ڕۆمانێک بخوێنیتەوە؟ خۆی خوێندنەوە چەند جۆرێکیەیە، بەڵام بۆ ئەوەی کە بیوێ خوێندنەوەکەی یا بۆ لێکۆڵینەوە بە تێبینیەوە خوێنیتەوە، بەڵام خەڵکی یاسایی خوێنەر ئەی خوێنێتەوە بێ تێبینی. بۆ خۆم هەر ڕۆمانێک بخوێنم، هەر شتێک بخوێنمە قەڵەمێک وەرەقەیەکم لایە تێبینەکانی خۆمە نووسم، بۆچی مەبەستێک ئەم ڕۆمانە ئەخوێنمەوە یا چ لایەنێکی زەقا ئەمەوە کاری لەسەرکەم. بێگومان بۆ خوێندنەوەی هەر ڕۆمانێک
بە تایبەت بەختیار عەلی کە بەختیار عەلی یان دەخەکانی بەختیار عەلی بۆی نەیکێنێ بابەتێکی شخصی دەخەکانی بەختیار عەلی هەڵگری فەلسەفەیەکی زۆر قوڵە زۆر جوانە تاکی کوردی تیا بینیتەوە بۆیە چەند خوێندنەوەی کێوێ ئەگەر غەزەل نووس بخوێنیتەوە باوەڕکە خەیاڵێکی فراوان خەیاڵێکی فراوان یا هەورەکانی دانیال کە ئەی خوێنیتەوە هەستەکەی یعنی بەختیار عەلی کەسێکی ئاسایی نییە فکری بڵێم خەیاڵی بەختیار عەلی خەیاڵێکی ئاسایی نییە جا بۆیە نووسی و مەستاتیکای خەیاڵەکانی جوانن یعنی بۆ نمونە شتێکم نووسیوە لەوێ جوانی ناشرینی یعنی ئەم وشەیە ڕەنگە هەندێک لای هەندێکەوە بێ بڵێن چۆن جوانی ناشرینی لە هەموو شتێکا جوانی هەیە تۆ بۆ نمونە پیری جوان نییە ینی مرۆڤ کە بیبینی کەسێک پیرێ هەل لە خۆتۆ هەست بە شتێکەکەی لە خۆتەوە بەڵام کە ئەبینی ئەو وەسفی پیرێکە بۆ ئەکا هەست بە شتێکی ترەکەی هەست بە جوانیەکەی یا ئەڕۆیتە پێشنگایە کوێنەیە کە بینی بۆ نمونە کەسێک داماوە یا هەموو کۆمەلگا ئێمە مرۆڤەکان لامان وەکو یەکن یەکسان بەڵام کەسێکە بینی مناڵێک خەریکی شت فرۆشتنە بەڵام وێنە کێشێک دێ بە فڵچەکەی وێنەی ئەو مناڵە ئەکێشێ جوانێکە لەوە نییە مناڵەکە شتە فرۆشێ جوانێکە لە فڵچەی ئەو ڕەسامەیە ئەو وێنە کێشەیە بە جوانی گزارش لەواکە جا ئەو بابەتم زۆر بە جوانی باس کردووە گەر بیخوێنەوە دوجا باش دێگن زۆر باشە ناوەڕۆکی باڵین لێکۆڵینەوەکە چییە و لە چەند بەش پێک دێت و بەرهەمەکانت چۆن دابش کردووە ئەم لێکۆڵینەوەیە لە سێ بەشی سەرەکی هەر بەشێکی لە 4 تەوەر هەر تەوەرێکیش لە ژێر چەند ناونیشانێکا خۆی بینێتەوە هەندێک جیاوازیم کردووە من زۆر جار لە لێکۆڵینەوەیە ئێمە تەوەری بڵێ بەشی یەکەم وەکو بابەتێکی تیۆری دایانین یعنی تیۆری لەسەر ئەو بابەتەکە بەڵام من لەوێشا نمونەم بەکارهێناوە بۆ ئەوی زیاتر ڕوونکردنەوەی زیاتر بدەم لەسەر ئەو بابەتانی کە مەبەستم بووە بەڵێ ئەگەر یان با بڵێن هیچ شێوازێکی تایبەتی هەیە یان ستایلێکی تایبەتی یان ڕێبازێکی تایبەتی هەیە بۆ نووسینەوەی ئەم لێکۆڵینەوانە هەموو لێکۆڵینەوەیەک ڕێبازی خۆی هەیە هیچ لێکۆڵینەوەیەک لە دنیاە نییە بێ ڕێباز بێگومان هەر لێکۆڵەرێک کە ئەخوێنێتەوە بابەتەکان خوێنێتەوە هەوڵەدا ڕێبازێک پێی ڕەوکە بۆ با بڵێن بابەتێکی لەم جۆرە کە نامەی دکتۆراکەی بەڕێستە پێویستت بە چەندێک کات هەیە بۆ ئەوی کە تەواو ئیتر خۆت ئامادە بکەی بۆ لێکۆڵینەوە بەگوێرەی بەپێی کەسەکەیە هەندێک کەس هەیە ڕەنگە زیاتر بخوێنێتەوە بۆی زیاتر لێ تێبگا بەڵام کاتێک کە ئاما بتێ شتێکی کامڵ دەرچێ ئەوەی خۆمانەڵین کوڵاو بێ بە تەواوەتی ئەبێ ماندووبی من نایشارمەوە وتومە جاروە هەبووە بە 15 ڕۆژ بەردەرگای حوشم نەبینی دەرنەچوومەتە دەرەوە بە 15 ڕۆژ زیاتریش ینی 6 ڕۆژ خەریک بووم جاروە هەبووە تا نوێژی بەیانی مەلابانگی داوە لاپتۆپەکەم کوژان تۆ چوومەت ئێمە خاوەنی چەندین نووسەری تریشین کە چەندین ڕۆمان و بەرهەمی ئەدەبی زۆر بە پێزیان هەیە بۆچی لە ناو هەمویانە نووسەری گەورەی کورد بەختیار عەلیت هەڵبژارد باسی کاک بەختیارمان کرد من بۆ خۆم ئەوانی تریش پێگەی خۆیان هەیە هەر یەکێک ستایلی خۆی هەیە و پێگەی خۆی هەیە بەڵام ئەوەی زیاتر سرنجی ڕاکێشام من خۆم خوێنەری ڕۆمانم ماستەرەکەشمە لەسەر ڕۆمان بووە بەختیار عەلی شێوازی بەختیار عەلی زۆر جیاوازە شێوازێکی پێڕەو کردووە گابرێل گارسیا مارکیز ئەمریکای جنوبی تەماشاکە ئەوە ئینێکی نوێ بڵێ ڕێبازیشی نوێ لە نووسینەوەی ڕۆمان بەختیار عەلیش ئەو ڕێبازەی پێڕەو کردووە اینجا ئەوەی کە من زۆر بەلامەوە بەس بوو لەسەر داگیرکردنی تاریخی بنووسم بۆ داگیرکردنی تاریخیەکێکە باوەڕکەن بۆ هەموو بینەران
خۆزگا هەموو کورد خوێنێتەوە. ئیشەکە لەو ڕۆمانە دەگمەنانەی کە بەختیار عەلی توانیوێتی لە ئەوی تورکەوە لە تێڕوانینی ئەوی تورکەوە ئێمە ببینێ چۆن گزارش لە ئێمەی کوردەکەن. ئەوەی کە لە ساڵی 45ەوە سەردەمی دەسڵاتی ئەتا تورک دواتر تورکیای ئێستا بڵین تورکیای نوێ چیان بەرامبەر کورد کردووە. هەموو ئەو بابەتانە لە شێوەی فەنتازیایەکی خەیاڵی کە زۆر جوان لە ناوەڕۆکێکی زۆر پەسەند ئەو بابەتە بخاتە ڕوو بێگومان ئاوڕێ ئەبێ لێ بدرێتەوە. مێژوویەکی سیاسی بەڵام مێژوویەکی فانتاسی زۆر باڵادا. مێژوویەکی سیاسی بۆ ئێمەی کورد نەتەوەیی چۆن بڵێ نەهامەتیەکانی نەتەوەیی ئێمە لە زمانی ئەوانەوە. جا ئەمە من ئەوەی ئاگادار بم وەرگێڕاوەتە چەند زمانێک پێم خۆش بوو تورکەکان خۆیان بیخوێننەوە بۆ ئەوی بزانن ئێمە ئەزانین ئەوان چۆن بیرەکەنەوە. ینی ئێمەی کورد اینجا ئەوەی زۆر جوانە بەختیار عەلی تەماشاکە خەڵکی خەیاڵ چەند جۆرێکی هەیە. خەیاڵی بەختیار عەلی خەیاڵێکی شاری شۆڕژگێڕی مەدەنی ئەوروپی نەتەوەی تەماشاکە ئەم هەموو بابەتە لە کەم کەسا کۆ بێتەوە. خۆ بێگومان ئەم بابەتە هەروە کۆ نابێتەوە باگراوندێکی باشی معریفی ڕۆشنبیری با نەیکەم بەوەی بڵێم خەڵکی بڵێ شاری فڵانە چکە هەندێک کەس هەندێک شوێن و هەندێک ڕۆشنبیر بەوە استفزازە بن بەڵام نەحەقی ناگرین بەختیار عەلیەیتر. زۆر باشە قاڵبوونەوە یان قوڵبوونەوە لە ناو ئەم بابەتەیە ڕات ناکێشە ناو بابەتێکی ترەوە کە هەر پێت باش بێ لەسەر یاخود لە ناو ڕۆمانەکانی تری بەختیار عەلیە لەسەر لایەنێکی تری بنووسی جارێکی تر. بەڵێ من بێگومان هەموو ڕۆمانەکانی بەختیار عەلی بخوێندووەتەوە بە هەموو نووسینە فکری و سیاسی و قەسیدە و هەموو شوئینەکانی بخوێندووەتەوە. بەڵێ وایە ڕاتەکێشێ زۆر بابەتەیە زۆر بابەتی بەپێزەیە لە ڕۆمانەکانی بەختیار عەلی لە یەکەمەوە لە دوهەمین هەناری دنیاوە حتاوەکو بەندەری فەیلی و ئەوەی ئەخیری نێوبەهاران نەفرەتی نێوبەهاران ببوورە زۆر بەپێزن و پێش ئەوەیش بەندەر فەیلی ئەوش بۆ خۆی بابەتێکە من نازانم تا چەندێکی تۆزێک ئێستا سەرقاڵم ئەگینا مایە ئەوەیە چەندین لێکۆڵینەوەی لەسەر بکرێت و لەگەڵ منیشە هەر لەو بڵێ ئەو گروپەی من کە تەلەبەی دکتۆرا بووین یەک دوو برادەرتریش لەسەریان نووسی و دکتۆرایەکی تریش هەر لەسەر داگیرکردنی تاریخی لە زانکۆی سەلاحەدین لەوێش هەر لەسەر داگیرکردنی تاریخی و بەڵام لایەنێکی تر بوو پێم وابێ دیستۆپیا بوو شتێکی وا بوو. کێ زۆر سوود لەم لێکۆڵینەوە یاخود لەم کتێبە دەبینێت؟ ئەوانەی خەریکی بابەتی لێکۆڵینەوەن ئەوانەی خوێنکارانی خوێنکار بەکەلۆرس ئەوانەی بەکەلۆرس ماستەر دکتۆرا ئەوانەی خوێنەری بەختیار عەلین ئەوانەی خەڵکێکی تریشەیە ڕۆشنبیری بێگومان ئەوانیش تامۆزڕیەوەن بەختیار عەلی کێ چۆن گزارش لەسەر یەکرێ. زۆر باشە نووسەرانی کورد تا چەندێک کاریان لەسەر ئەم بابەتانە و لەسەر بەرهەموو ڕۆمانەکانی تری نووسەرانی کورد کردووە. بە نووسەرانی تر ڕۆمانی کوردی لەم ساڵانەی پێشووە هەندی هەنگاوی باشی هاویشتووە کاک بەختیار عەلی نمونەیانە شێرزاد حەسەن نەبەزگۆران توانە ئەمین کاروانی کاکە سوور زۆریان ئەمان هەنگاوی باشیان هاویشتووە ئیش باش کراوە لە زانکۆکانە. من خۆم کاتێک واس دوو ساڵە لەم بەزان کۆ نەماوەم ساڵانە لەسەر ڕۆمانەکانی بەختیار عەلی ئەو تەلەبانەی لای من بوون زۆربەیان ڕەنگە هەموو لایەنەکانی ڕۆمانەکانی بەختیار عەلیم بە بەحث کردبێ بۆ عینوان بۆ تەلەبەدا نابێ. دەستەکانت خۆش بێ دکتۆریان بەخێرهاتی سەرچاومان دووبارە زۆر بەڕێز دکتۆر خالید قادر ئیبراهیم نووسەر بەخێرهاتی جارێکی تر. زۆر سپاس بۆ ئێوە بۆ کورسات هەر دەستان خۆش بێ و شاشەکەتان هەر ڕەنگین بێت. زۆر سپاس بۆ تۆ.